من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، لا قوة تقف أمام قوته ولا عظمة تثبت تجاه عظمته. وأشهد أن سيدنا وسندنا وقائدنا وعظيمنا وحبيبنا محمدا رسول الله. اللهم صل وسلم على هذا الرسول الكريم الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الغمة، وتركنا على المحجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، سلام ورحمة ومهرباني خواي رب العالمين برجي بسر ايمو بسر قش مسلمانان لهمو جيهان أبارينا ولزاتي خواي رب العالمين. يا ربي خوايا دين إيمان من سلامت بكي، خوايا جان لهلو قناه تاوان من خوش ببي. يا ربي خوايا بتساوي رحمت ما شاء من بكي، لغضبي خود بمن باريزي يا رب العالمين. لهمون نارحتي وناخوشيك رزقار من بكي. خوايا جان مسلمانان لهمو جيهان لجير آقرو آسن درباز بكي، بتايبت مسلماناني حلب سوريا ومسلماناني بورما، مسلمانان لهمو أو شويناني كالجير آقرو آسندان. يا ربي خوايا مروفايتي لنارحتي رزقار بكي. خوش ويستانو بريزان چەند کات ژمێرێکمان ماوە کە ساڵێکی زاینی خۆحافیزی لێ بکەین و پێشوازی ساڵێکی نوێی زاینی بکەین. چەند کات ژمێرێکی تر ساڵی 2016 ماڵئاوایی پێ دەکەین و ماڵئاوایی لێ دەکەین و دەچینە ناو ساڵی 2017 زاینی بە تەقویمی میلادی. بە مێژووی زاینی ساڵی میلادی واتە لەدایکبوونی یەکێک لە پێغەمبەرانی خوا سەلامی خوای لەسەر بێت. سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێت بەگشتی و لەسەر پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم بەتایبەتی بێت. دوعا دەکەین دەڵێن یا ڕەبی خوایە لەگەڵ کۆتایی هاتنی ساڵی 2016 هەرچی ناڕحەتی و ناخۆشی هەیە لە ناومان هەڵبگری. یا ڕەبی خوایە ئەو ناخۆشی و ناڕحەتیانەی لەو ساڵە و لە ساڵانی ڕابردوو دیتمان خوایە گیان لەو ساڵی نوێیە نبینین. یا ربی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەزەمت خوایە گیان ساڵی نوێ بکەیە مایەی بەرەکەت و ڕەحمەت، بیکەیە مایەی ئەوەی کە هەموو لایەکمان بە یەک دەست بە یەک هەڵوێست دیفاع لە دینی پاچی تۆ بکەین. خوایە گیان برا گەورەکانمان، سەرکردەکانمان، ئەحزابانی سیاسی خوایە گیان لەو ساڵە هەمویان بکەیە برا
بخاتی ناوە جوانەکانت وایە لێ بکەی کە لە خەمی میلەتی هەژاردا بن بخاتی ناوە جوانەکانت. خۆشەویستان و بەڕێزان، ساڵی میلادی ساڵی لەدایکبوو یانی لەدایکبوونی حەزرەتی عیسا سەلامی خوای لەسەر بێت. عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یەکێکە لە پێغەمبەرانی خوا، یەکێکە لە مقەڕیبین، ئەو پێغەمبەرانەی کە لە خواوە زۆر نزیکن. عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت خوای رب العالمین لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت أعوذ بالله من الشيطان الرجيم وجيها في الدنيا والآخرة ومن المقربين. عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت بەڕێزە ڕێزدارە لە دنیا و لە قیامەتە. خۆی لە خۆیدا لە دایکبوونی ئەو پێغەمبەرە نازدارە معجزەی گەورەی خوای رب العالمین بوو کە تاکە نەفەرە تاکە شەخصە بەبێ باوک خوای گەورە هینایە دنیا. خوای رب العالمین دەفەرموێت لە دایکبوونی عیسا، خەڵقی عیسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ دروستبوون و خەڵقی ئادەم وەکو یەکە سەلامی خوایان لەسەر بێت. إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم كن فيكون ثم قال له كن فيكون. خوای پەروەردیگار ئادەم پێغەمبەری دروست کرد بابی هەموو ئینسانەکان لە خۆڵ، و خوای گەورە عیسا پێغەمبەریش سەلامی خوای لەسەر بێت لە مەریەمەیدا چی لەدایک بوو بەبێ باوک. ساڵیاد سەری ساڵی زاینی بیرەوەرو لە دایکبوونی ئەو پێغەمبەرە نازدارەیە. خۆشەویستان، نامەوێ باسی ژیان و بەسەرهاتی عیسا پێغەمبەر بکەین سەلامی خوای لەسەر بێت. لە ڕابردوو زۆرمان باس کردیا، بەڵام با هەڵوەستەیەک بکەین بزانین یادی لە دایکبوونی پێغەمبەران چۆن بکەینەوە. ئینسانی حاشا جاهیل، ئینسانی نەزان بە عەرق خواردنەوە، بە تێکهەڵکردنی ژن و پیا و بە ڕەقس و سەما هەتا بەیانی تێک هەڵدەبن بەوە یادی پێغەمبەران دەکرێتەوە، بە تایبەت عیسا پێغەمبەر. ئینسانی نەزان وا دەکات، ئینسانێکەوە خوا بناسێت، ئینسانێکەوە پێغەمبەرانی خۆش بووێ سەلامی خوایان لەسەر بێ. بە تایبەت کەسێک کە عیسا پێغەمبەری خۆش بوێت دەبێت لەو شتانە لە هەمووی بەدوور بێت. چکە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەریە لەوانەی کە سەلیب دەپەرستن، بەریە لەوانەی کە بوختانی پێدەکەن، بەریە لەوانەی کە شەو هەتا بەیانی ڕەقس و خۆبادان و عەرەق دەخۆنەوە بە لەدایکبوونی ئەو، هەرچەندە خۆیان بە یەکێک لە ئومەتی ئەو پێغەمبەرە بزانن، بەڵام ئەکید بن کە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەریە لەوان. ئێمە وەکو ئومەتی ئیسلام، وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خوای گەورە واجبی کردووە لەسەرمان کە هەموو پێغەمبەرانمان خۆش بووێ، ڕێزیان بگرین. و پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم عیسا پێغەمبەری زۆر خۆش دەویست، هەموو پێغەمبەرانی خۆش دەویست، عیسا پێغەمبەری زۆر خۆش دەویست. دەیفەرموو پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم دەیفەرموو أنا أولى بعيسى ابن مريم منهم. أي فرمو من نزيكترم لإيوا أي نصارى أي خلقاني كا ادعاء ودكن كا عيسى پیغمبرتان خوش دويت، بەڵام دوورن لە ڕێگای عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم دەفەرمێ من لە ئێوە لە عیسا نزیکترم. کەواتە ئێمەش ئەهلی سونە و جەماعە لە عیسا پێغەمبەرەوە نزیکین، بەڵام دوورین
لەو هەموو گوناه و تاوانانەی کە لەسەری ساڵ دەکرێت. بەڕاستی ئەو تاوانانەی ئەو گوناهانەی کە لەسەری ساڵ دەکرێت دینی ڕاستەقینەی مەسیحیەت لەی بەریە. عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئێستا لە ناویان با هاتبا خوارێ بەریە لەوان. و هەینی پیرۆزی ئێمەش کە ئیسلامە بەریە لە هەموو ئەو کەسانەی کە بە ناوی مسلمانن بەڵام شتی خراپ دەکەن لە سەرە ساڵ بەبوونی لە دایکبوونی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت. خۆشەویستان، خوای رب العالمین چەند وێستگەیەکی لە ژیانی ئێمە داناوە، چەند محەطەیەکی داناوە، چەند سەیتەڕەیەکی داناوە بۆ ئەوەی ئێمە بەهۆش خۆمان بینەوە، محاسەبەی خۆمان بکەین. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەموو شەوێک کە دەچووە ماڵ ئەگەر بیزانی با کەسێکی لێ عاجز بووە، بیزانی با دڵی کەسێکی ڕەنجاندووە، بە قەمچیان لە خۆی دەدا، دەیگۆ عومەر جارێکی دووبارەی نەکەیەوە. ئێمە دەبێ ئاگامان لێبیت ئەو گوناهانەی ڕۆژانە دەیکەین لەو وێستگانە لەو سەیتەڕانە دەبێ ڕابوەستین، دەبێ هەڵوێستەیەک لە ژیانی خۆمان بکەین. بۆ نمونە سەری ساڵ دەبێ ئێمە هەڵوێستەیەک بکەین بزانین ساڵی ڕابردوو چیمان کرد. ساڵی ڕابردوو لە چاکە و لە عیبادەت ئەوەی ئەنجامماندا حەمد و سەنا و سوپاسی خوای لەسەر بکەین و لەسەری بەردەوام بین. لە ساڵی ڕابردوو هەر گوناه و تاوانێکی بمان کردبیت دەبێت تۆبەی لێ بکەین و بگەڕێینەوە لای خوا. ئەوە وێستگەیە محەبتەیە خۆشەویستان، نابێ بەسەرماندا بچیت لەبەرەوەی هەر ساڵێک تۆ بەسەر ژیانتدا دڕوە شانقاوێک لە مردن نزیک دەبیەوە، شانقاوێک لە قەبر نزیک دەبیەوە، شانقاوێک بەلەو لای خوای رب العالمینەوە دەڕۆی. فوضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێ بێت گەیشتە پیاوێکی ئیختیار، گوتی مامە گیان تەمەنت چەندە؟ ئەویش جوابی دایەوە گوتی تەمەنم 6 ساڵە. 60. گوتی مامە گیان 6 ساڵە بەرەو لای خوای رب العالمینە بەرەو لای خوا دەڕۆی بەڵام هێشتا پێی نەگەیشتی. هەر یەکێکمان لە 1 ساڵی ڕابگرە هەتا دەگاتە 100 ساڵ و زیاتر تەمەنت چەند ساڵە ئەوەندە ساڵێ تۆ بەڕێگاوی بۆ لای خوای رب العالمین دەبێ بزانی. هەڵەو تاوان نەکەی، گوناه و بێشەرعی نەکەی، ئەگەر کردیشت فەوڕی لای پەشەمان ببەوە، تۆبە بکە، چونکە مردن لە ڕێگای ئەستوو نزیکترە. خۆشەویستان، ئەو ساڵی بەسەرماندا ڕۆیشت، ئەو ساڵە لەبیر دەکەین، واللهی ناخۆشیەکان لەبیر دەکرێن، خۆشیەکانیش لەبیر دەکرێن، بەڵام لە دەفتەری عەمەل و کردەوەکانت نوقات بە نوقات و نوکتە بە نوکتە هەمی نووسراوە و ڕۆژی قیامەت لە پێشت دادەندرێت. خوای پەروەردیگاریش دەفەرمێت یا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أي إيمان دار، أي باور دار، خوای رب العالمین دەفەرمێ لە خوا بترسا بزانە چیت ئامادە کردووە بۆ بەیانی. لێرە مردن و ڕۆژی قیامەتی بە بەیانی خوای گەورە وەسف کردووە، کەواتە ئەوەی کە لە ساڵی ڕابردوو کردمان دەبێ ئاگامان لێبی لەو ساڵە لە خەرابە و بێشەرعی دووبارەی نەکەینەوە. ئەزیزان، ساڵی نوێی زاینی دوور و نزیک پەیوەندی بە ئێمەی موسڵمانەوە نییە. ئەو قسانەی کە دەیکەم لەگەڵ مەسیحیانم نییە، لەگەڵ گەنجی موسڵمان و ئیمانداریتم. کەسێک خۆی بە موسڵمان بزانێت بڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەنە محەممەدە ڕەسوول الله، لەگەڵ ئەویتم. ئێمە موسڵمانین، ئێمە وەکو باسم کرد ڕێز لە هەموو پێغەمبەران دەنین سەلامی خوایان لەسەر بێ. ئێمە معنای ئەوە نییە کە عیسا پێغەمبەرمان خۆش نەوێ، نەخێر، بەڵام سەری ساڵی زاینی دوور و نزیک پەیوەندی بە ئێمەی موسڵمانەوە نییە. سەری ساڵی ئێمە هیجریە،
سەری ساڵی مسلمان کۆچیە خۆشەویستان، یەکی محەڕەم ئەو ساڵە هیجریەی بە غەریبی، بە کەساسی، بە هەژاری هاتوڕۆوی کەس باسی نەکرد مەگەر مامۆستایانی ئاینی لەسەر مینبەر باسی ساڵی کۆچیان بکرد بە ئەگەنا تەماشای ڕاگەیاندنەکان کەن بە پەنجەی دەست دەژمێردرێن ئەوانەی کە باسی ئەو یادە پیرۆزەیان کرد، بەڵام باقی دی هاتوڕۆوی باسییان نەکرد. خۆشیان بە مسلمان دەزانن ئەو داهاتەی کە لێشیان سەرف دەکرێ ئی من و تۆی مسلمانە، بەڵام وەرە دیقەت کە چەند شەوە چەند ڕۆژە دەهۆڵ دەکتن و لێ دەدەن بە بۆنەی سەری ساڵ کە پەیوەندی بە ئێمەی مسلمانەوە نییە. ئەو گوناهانەی کە دەکرێن لە سەری ساڵ خۆشەویستان، پیرۆزباییکردنت تۆی گەنجی مسلمان، پیرۆزباییکردنت بە بۆنەی سەری ساڵ واتە کریسمس. کریسمس واتە بابا نوئێل. بابا نوئێل معنای چییە؟ بە معنای عیبری یعنی خوای باوک والعیاذ بالله، لا إله إلا الله. غەیری خوا هیچ کەسێک ئێمە بەشیا و نازانین بۆ پەرستن. خوای گەورە تاک و تەنهایە. ئەو بابا نوئێلەی مسلمان دەبێ زیرەک بێ و بزانێت بابا نوئێل کە جلێکی سووری لەبەر دەکەن، شیرینی پێیە، وا خۆی پیشان دەدا کە ئاشتی پێیە، بەڵام ناوەڕۆکەی هەمووی زوڵم و تاریکە، خەڵکی پێ هەڵدەخەڵەتێن. هەر خۆی لە خۆیدا وشەیەکی کوفرە بابا نوئێل. گەنجی مسلمان ڕسمی لەگەڵ دەگری و وێنەی لەگەڵ دەگری بە خۆشحاڵیەوە لە فەیسبوک بڵاوی دەکاتەوە بێ ئاگا لەوەی کەوە کوفرە. کەسێک کە ڕازی بێ بە کوفر، کەسێک کە حەز بکات کوفر بڵاو ببێتەوە، کەواتە ئەویش خوا نەخواستە تووشی کافری دەبێت، تووشی کوفر دەبێت. تەماشای فەیسبوکم کرد، چەند گەنجم دی بەداخەوە خۆی بە مسلمان دەزانی، نوێژ و ڕۆژیش دەکا و دێتە مزگەوتیش، بەڵام وێنەی گرتووە یان وێنەی گرتووە یان جلی سووری کڕیوە بۆ منداڵەکەی، دەڵێەوە بابا نوئێلە. کارەسات ئازیزانم، پێشان ئەگەر هاتباو دیقەتکەن، ئەگەر لە زەمانی بەعس لە ناو هۆڵێکی گەورە ئەگەر کوردێک بەجلی کوردی هوتافی کێشابە، هوتافی کێشابە بۆ نەشیدەی عەرەبی، خەڵک پێی دەگۆ تەماشاکەن ئەوە بە کەسێکی حاشاکی ڕووی جەنابتان بە کەسێکی بێعەقڵیان دادەنا، کابرایەکە و کوردە و خۆی بە کورد دەزانێ و بەجلی کوردی چەپڵە بۆ بێگانە لێ دەدا، یعنی کلتوری خۆی فڕێداوە. ئێمە مسلمان کلتورمان هەیە، ئێمە نابێ کلتوری خۆمان فڕێ بدەین بۆ بێگانە. دینی ئێمە دینێکی زۆر پاکە خۆشەویستان، دینی ئێمە زۆر لەوە گەورەترە، دینی ئێمە گەورەیە، بە من و بە تۆ گەورە ناکرێت، بەڵام ئێمە دەبێ بۆ خۆمان گەورە بکەین بەو دینە پیرۆزە. بەڵام ئەزیزان، پێغەمبەر صلی الله عليه وسلم لەمێژە ئاگاداری کردینەوە پێی فەرمووین، دەفەرمێ والذي نفسي بيده لتتبعن سنن الذين من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع وباعا بباع حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کاتێک لە ئومەتی من، دەفەرمێ سوێن بەخوا، لە ئومەتی من لە ئاخیری ئومەتم بە دوای تەقالید و بە دوای ئەو کارانەدا دەچن کە ئەهلی کتاب دەیکات، تابعیان دەبین. دەفەرمێ بست بە بست، هەنگاو بە هەنگاو، حتا ئەگەر بچنە ناو کونی ماریش ئەوانە لە دوان دەستنە ژۆرێ. گەنجی مسلمان زۆر بەداخەوە تەقلیدیان دەکات، تەقلیدی ئەهلی کتاب. لە لیباس ئەگەر ئیمڕۆ لیباسێک دەربچیت
بەیانی چاوی لێ دەکات. ئەگەر ئیمڕۆ بە شێوەیەک لە شێوەکان هەتا تاشینی سەر کە دەرچوو گەنجی ئەمە چاوی لێ دەکات، لە ستایلی ماڵ چاوی لێ دەکات. بەڵام وەرە با ئێمە ئەگەر ڕاست بکەین با ئێمە تەقالیدیان بکەین لە عیلمیان، با تەقالیدیان بکەین لە پێشکەوتنیان، با تەقالیدیان بکەین لە خزمەتی وڵات، بزانە تەماشایان کە ئەوانەی خۆیان بە مەسئول و سەرکردە و سەرۆکی میلەتان دەزانن چۆن خزمەتی میلەتی خۆیان دەکەن، ئێمە با چاویان لێ بکەین خۆشەویستانم. بەڵام ئێمە هاتوین لە شتی خەراپ بەڵێ بست بە بستیان لە دوو دەچین، بەڵام ئەبەدەن لە عیلم و لە پێشکەوتن چاومان لێ نەکردوونە. ئەزیزان و خۆشەویستان، ئێمە موسڵمان دەبێت بزانین، ئاگاداریش بین، ئەگەر هەموو لەحزەیەکت لە سەزدە بی، ئەگەر هەموو ساڵێک ڕۆژێک ناڕۆژێک بە ڕۆژوو بی، ئەگەر هەموو ساڵێک حەج و عومرەیەکیش بکەی، بەڵام ذاتی خوای ڕەب العالەمین بەتاک و تەنها نەزانی، هیچ لێ وەرناگیرێت. لەبەرەوەی خۆشەویستان، ئەوان بوختان لە سەری ساڵدا بوختان بەخوا دەکرێت، لە سەری ساڵدا دەڵێن عیسا خوایە وەالعیاذ بالله، هەندێکیان دەڵێن کوڕی خوایە، دەڵێن مەریەمە خوایە وەالعیاذ بالله، هەندێکیان دەڵێن دایکی خوایە، دەڵێن لەو سەیانە یەکێکیان خوایە، عیسا مەریەم خوای ڕەب العالەمین. ئەوان وا دەڵێن پیرۆزباییکردنت لە سەری ساڵ، بەشداربوونت لەگەڵیان، لیباس لەبەرکردنت لەگەڵیان، ئەوە دەگەینی کە تۆش ڕازی بەو شتە. خوای ڕەب العالەمین دەفەرمێت تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا للرحمن ولدا وما ينبغي للرحمن أن يتخذ ولدا. خوا فەرمێ خەریکە ئاسمان بکەوێتە خوار، خەریکە ئاسمان پارچە پارچە بێت، خەریکە زەوی ڕوو بچێ و شەک ببێت، خەریکە چیایەکان ورد و خاش ببن، لەبەرچی خوایە گیان، لەبەرەوەی ئەن دەعەو للرەحمانی وەلەدا، هەندێک کەس هەیە دەڵێ خوا منداڵی هەیە وەالعیاذ بالله. وما ينبغي، خوای پەروەردیگار دەفەرمێت وما ينبغي للرحمن أن يتخذ ولدا، ناگونجێ و ناکرێت خوای ڕەب العالەمین منداڵی هەبێ و نەوەی هەبێ. دەبێ ئاگامان لێبی خۆشەویستان، دەبێ وشیار بین. خوای ڕەب العالەمین مسلمانی جێژی خۆش ناوێت، حاشاکی ڕووی جەنابتان. دەبێ مسلمانی زیرەک و عاقڵ بین، مسلمانی وابین بە خراپە بڵێن خراپە، بە چاکەش بڵێن چاک. خۆت منداڵت کە سوکارت دەبێ ئاگادار بکەیەوە، سەری ساڵی ئێمە هیجریە، فڵ لەو میلەتە کراوە، ڕۆژ بە ڕۆژ، سەعات بە سەعات، کات بە کات لە تاریخی هیجری دووری دەخەنەوە، لە تاریخی کۆچی دووری دەخەنەوە. توخوا چەندتان دەزانن ساڵی چەندی کۆچیە؟ لەوانەیە 120 بزانێت. چەندمان دەزانین مانگی هیجری چ مانگێکە، چەندی مانگە؟ ئەوە پیلانە، ئاگامان لێبیت، پیلانە دەیانەوێ وردە وردە لە ساڵی کۆچی دوورمان بخەنەوە، کەچی ساڵی ئێمە مسلمانانیش یەکی محەڕەم سەری ساڵە و ساڵی کۆچی ساڵی ئێمەیە. ئێمەی مسلمان عەقیدەمان وایە، وا فێرکراوین، خوای ڕەب العالەمین وای ئاگادار کردینەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وامان پێ دەڵێت ئێمە ئیمانمان بە هەموو پێغەمبەران هەیە. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله. پەروەردیگار دەفەرمێ، ڕەب العالەمین دەفەرمێ هیچ فەرق نییە لە بینی هیچ پێغەمبەرێک. ئێمە ئیمانمان بە عیسا پێغەمبەر هەیە، سەلامی خوا لەسەر بێ، کە عەبدی خوایە و پێغەمبەری خوایە و نەمردووە،
لە 30 ساڵی خوای گەورە بریتیەوە لای خۆی و ماوە ئاخری زەمان دێتە خوارێ بەراز دەکوژێت سەلیب دەشێنیت بەریە لە هەموو ئەو کوفرانی کە بە ناوی ئەو بۆ ئەو دەکرێن. ئێمە عەقیدەمان وایە غەیری خوا هیچ خوایەک نییە بیپەرستین، غەیری خوا هیچ خوایەک نییە سەری بۆ شۆڕکەین. هەر کەسێک مسلمان بێ لە پێناوی پارە، لە پێناوی دەسەڵات، لە پێناوی کورسی، لە پێناوی مەعاشێک سەر بۆ هیچ کەسێک شۆڕ ناکا. ئەوەی سەری بۆ شۆڕ دەکرێت ذاتی خوای رەب العالەمینە. ئێمە دەڵێن خوای رەب العالەمین فێرمان دەکات و پێمان دەفەرمێ قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. خوامان تەنهایە و تاکە، هیچ شەریکێکی بۆ نییە، وە کەسی لێ نەبووە وە کەسیشی لێ نابی و لە کەسیش نەبووە. خوای رەب العالەمینە بەرینە خوایە گیان لە هەموو ئەو کوفرانەی کە دەکرێن، لە هەموو ئەو بوختانانەی کە دەکرێن. تۆی مسلمانی شەر تا ئێستا ئەگەر نەتزانیوە بزانە سەری ساڵ پێڕازی بی، دیعایی بۆ بکەی، وێنە لەگەڵ بەبە نوێل بگری، وێنە لەگەڵ عید میلاد بگری، بڵێنداری میلاد سەجەرەتول میلاد بگری. تۆ ڕازی بەو بوختان و بەو کوفرانی کە دەکرێت بۆیە دەبێ ئاگامان لێ بیت. یا رەبی خوای ڕەحممان پێ بکەی، خوای گیان بە چاوی ڕەحمەت تەماشامان بکەی، عەفومان بکەی لە گوناه و تاوان. یا رەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکان و ئیسمی عەظەمت ئەو ساڵی ڕابردوو لە گوناه و تاوانمان خۆش ببی. یا رەبی خوایە ئەو عیبادەت و چاکانەی کە لە ساڵی ڕابردوو کردمان خوایە گیان لە ساڵی ئایندەش لەسەرمان بەردەوام بکەی. بۆ خاتری ناوە جوانەکانت خوایە گیان گەنجەکانمان ئیسلاح بکەی، خوایە گیان گەنجەکانمان موفق بکەی، بیان هێنێ سەر ڕێگای ڕاست یا رەب العالەمین. یا رەبی خوایە گیان منداڵەکانمان ساڵح بکەی، خوایە گیان اختیارەکانمان ئاخری عومریان خێر بکەی، دایک و خوشکانمان بە حەیا بکەی، خوایە شیفای نەخۆشەکانمان بدە یا رەب العالەمین. یا رەبی خوایە ئەوەی ئاواتێکی هەیە ئاواتێکی شەرعی لە ساڵی نوێ بۆی بەدی بێنی یا رەب العالەمین. بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەظەمت خوایە گیان یا رەبی خوایە لە گوناه و تاوانی دایک و باوکمان خۆش ببی. بۆ خاتری ناوە جوانەکانت خوایە گیان ڕەحمیان پێ بکەی یا رەب العالەمین. ئەوەی دڵی تەنگە و دڵی ناڕەحەتە و دڵی ناخۆشە دڵی گوشاد و فەرەح بکەی برەحمەتیکە یا ئەرحەم الراحیمین.